چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک جەخت لەسەر پێویستی گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ناوچە جێناکۆکان دەکەنەوە هەڵپشت بەو ڕێکەوتانی کە پێشتر هەبووە بۆ بەڕێوەبردنی دۆسی ئەمنی ناوچە جێناکۆکان باو بەشی لە نێوان هەرێم و بەغدا هیچ کەس و هیچ لایەنێک ناتوانێت ڕێگری لەوە بکە کە پێشمەرگە بێتەوە بۆ ناوچانە بە حکمەوەی پێشمەرگە بەشێکە لە مەزموعی دیفاعی عێراقی و لە هەمان کاتە ڕێکەوتن هەیە کە دەبێت ناوچە جێناکۆکان بە مشتەرەکی برێتە ڕێوە بۆیە من ئەوە نابینم چارەسەر لای کووردا چارەسەر زۆری لای کووردا نەک حکومەتی عێراق ڕێگری لەو مەسەلەیە کرد بێ وش بە حکمەوەی کە پەرتەوازی ماڵی کورد بووە بە حکمەوەی لایەنێک ئامادە نییە ینی سازش لەسەرەوە بکات کە کورد لەم شارە لەژێر ئەمانەوە لەژێر ئیداری کوردیە بژیت بەڕاستی ئێرە بەداجی کرد دانێن لە کەرکووک و بۆ شۆنەکانی تر مفاوەزاتەکەن و بگرە هەڕەشە و ڕەشاکەن لەگەڵ حکومەتی عێراق بۆ ئەوەی کە بچنەوە ئەو شوێنانە بەڵام ئامادەین بێن بۆ کەرکووک من ئەوە نابینم کە پەرتەوازی ماڵی کورد وای کردووە کە کەرکووک ئەوە دوا بکەوێت لە چارەسەرکردنی کێشە ئیدارەکان و کێشە ئەمنیەکان پەرلەمان تاریکی عێراقیش پێی وایە پێشمەرگە بەشێکە لە سیستمی بەرگری عێراق و ڕاشی دەگەیەنێت پێویستە هەوڵی سەرکردایەتی کورد بۆ داهاتوو گەڕانەوەی پێشمەرگەوی دارەتی کوردی بێت بۆ ناوچە جێناکۆکان بە یەک پاکێت پێویستمان بۆیە هێزی پێشمەرگە هێزی ئەمنی کوردی دەستگا ئاسایش لێرە وجودی هەبێ ئەمە پێویستی بە تەشکیلکردنی غورفەیەکی عملیاتی سەربازی ئەمنی مشتەرەک هەیە ئەو غورفەیە بەبێ کورد کەم و کوڕی تیابێ ئەمەش پێویستی بەوەیە هەوڵە سیاسیەکانمان هەوڵە حکوومیەکانمان ئەوەی کە علاقی بە حکوومەتی هەرێمەوە هەیە ئەوەی کە پێویستی بە مەوقیفی سیاسی هەموو ئەحزابە کوردەکانەوە هەیە ئەوانە یەک بخین ینی بۆچی ئەبێت تۆ ئامادەبی بەرپرسە سیاسی و بەرپرسە ئیداریەکان و بەرپرسە ئەمنیەکانت بنێریتەوە بۆ ناوچەیەکی دیاریکرا و کە چەقی ململانەکە نییە ناڵین گرنگ نییە بەڵام مهمترین نییە چەقەکە نییە ئەساسترین نییە ئامادەی بینێری بەڵامەوەی کە جەوهەری مەسەلەکەیە فرامۆشت کردووە ئەمە کوردبینیە وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن پێویستە پرسی گەڕانەوەی دارەتی کوردی بۆ ناوچە جێناکۆکان شان بەشانی گەڕانەوەی پێشمەرگە بێت و بە پێچەوانەوە تەناگەڕانەوەی دارات بۆ ناوچانە بە زیانی دانیشتوانی ناوچە جێناکۆکان دەکەوێتەوە عومەر غەریب کورسات نیوز کەرکووک